شەوتان باش مناڵە جوانەکان پێیوام زۆر باش بن ئەم شێژگەڕام بۆ تۆ بۆلاتان لەگەڵ ئەم چەند گوڵە جوانە چۆنن؟ باشن؟ ناوی خۆتانم پێڵێن؟ کێ پێم بەڵێ یەکەم جار ناوی چییە؟ من دەی تۆ ناوی چییە؟ کامۆ کێتر؟ لیڤا ئەرلەن پوولە هەمووتان بەخێر بێن هەستان لە چیرۆکەکانی پەریە؟ بەڵێ زۆریان کەم زۆر من زۆرترم حەز لە هەموویان زۆر ئازیزانم چیرۆکی ئەم شەومان بە ناوی ژینگەکەم ئەپارێزم بۆتان باسکەم؟ بەڵێ باشە خێزانێکی ژینگە دۆست کوڕێکی ژیر و شیرینیان هەبوو ناوی ئەمەک بوو باوکی ئەمەک لە یەکێک لە ڕێکخراوە ژینگە پارێزەکان کاریە کرد ئەو هەمیشە کاری بۆ وا کرد ژینگەی شارەکەی و وڵاتەکەی و دواتر ژینگەی زەوی بپارێزێت خەڵکی وشارە کردەوە و پێیدەوتن کە کاتێک دەچنە سەیران و شوێنە گشتیەکان دەبێ زەرفی تایبەت بە خۆڵ و خاشاک لەگەڵ خۆیان بەرن تا دواتر جێگەکەی خۆیان پاک بکەنەوە و هیچ خۆڵ و خاشاکێک لە دوای خۆیان بەجێ نەهێڵن ئێوە گرنگی بە پاک و خاوێنیەن؟ ئەگەر بڕۆنە سەیران ناوە پیس ناکەن؟ ماڵی ئەمەک کاتێک گەچوون بۆ سەیران هەرگیز قاپ و بەرداخی سەفەریان بەکار ناهێنا چونکە دەیانزانی لە ڕووی تەندروستیەوە زۆر باش نییە و دواتریش فڕێ دەدرێت و ژینگە پیس دەکات باوکی ئەمەک هەموو ساڵێک لە ڕۆژی جیهانی ژینگەدا کە دەکاتە 5 حوزەیرانی هەموو ساڵێک لەگەڵ هاوڕێ و هاوکارەکانی هەڵمەتی ناشتنی درەختیان دەست پێ کرد ئەمەکیش کە تەمەنی 8 ساڵان بوو داوای لە باوکی کرد لەگەڵ خۆی بیبات ئەویش درەختێک بڕوێنێت کەواتە ئەمەکیش حەزێکرد لەگەڵ باوکیا بڕوا بۆ کوێ بچێ بۆ ئەوەی درەخت بڕوێنێ ئێوە لە ماڵەوە باختان هەیە؟ بەڵێ کامتان باختان هەیە لە ماڵەوانە؟ وەڵای من نیمە ئێوە نیتانە؟ دەباش باوکی زۆر دڵخۆش بوو بە داواکەی ئەمەک وەوتی بە چاوان بەیانی تۆ دەبام درەختێکی جوانیش بڕوێنە ئەمەکی جوان ئەو شەوارە خەیاڵیە کرد کەی ڕۆژ بێتەوە و لەگەڵ باوکی بڕوات دوودا ڕواندن بۆیە زوو ددانەکانی شت و خاوت کوا لێرە بزانم کێ دانیەشوە من زۆر دارمەشم دەستم دانم بە مناڵی لەسەر جۆرانەیە کەوتە بوو باشە ئەمەک و باوکی لەگەڵ هاوڕەکانی دەستیان کرد بە ناشتنی دار و درەخت و گوڵ ئەمە گوتی بابێکیان من حەز دەکەم دارێکی گوڵە باخی سوور لە قوتابخانەکەی خۆم بڕوێنم چونکە پەپوولەکان سووریان حەز لێ و بەیانیانیان بینم لەسەر گەڵای گوڵەکان کەواتە ئەمەک حەزیە کرد چی بڕوێنێ؟ گوڵە باخ بڕوێنێ لەکوێ بیڕوێنێ؟ لە باخی قوتابخانەکەیان باوکی ئەمە گوتی بە دڵی خۆت کوڕە جوانەکەم گوڵە باخێکی جوان بڕوێنە و دواتر هەموو بەیانیەک کە هاتی بۆ قوتابخانە خۆت ئاوی بدە و ئاگات لێی بێت کوا بزانم ئێوە ئاگاتان لە منە؟ ئەمەکی شیریش زۆر دڵی خۆش بوو بە هاوکاری باوکی چاڵێکیان هەڵکەند و گوڵە باخە سوورەکەیان تیاڕوات باوکی ئەمەک بیری کەوتەوە خەریکە یادی لەدایک بوونی ئەمەکیش نزیکە بێتەوە لە دڵی خۆی داوتی مادەم ئەمەک حەزی لە داری گوڵە باخە بۆ ڕۆژی لەدایک بوونی گوڵە باخێکی بە دیاری ڕۆژی لەدایک بوونی ئەمەک هەموو بە خۆشی و ئاهەنگ یادەکەیان کردەوە و
مۆمی 9 ساڵەی ئەمەکیان کوژاندەوە. بزانم ئێوە چەند ساڵن؟ من 6 تۆش 5 من 6 تۆش 6 یعنی ئێوە چوونەتە قوتابخانە؟ ئەم ساڵە چنە قوتابخانە. من پێشتر لە ڕاوزە بووم بەس ئێستا من 6 باشە من ڕازەم تاکرد. باشە چیرۆکەکەتان بۆ تەواو بکەن دوای خزانکە. مەکتەب تاوگرت. باوکی گوڵەباخەکەی پێشکەشی ئەمە کرد لە هەموو ئەو دیاریانەی بۆ ئەمەک هاتبوو زیاتر دڵی بە گوڵەباخەکە خۆشتر بوو. بەڕیاریدا بەیانی بیبات بۆ قوتابخانە و لە حەوشەی قوتابخانە بیڕوێنێت. مامۆستاکانیشی بیرۆکەکەی ئەمەکیان زۆر لاجوان بوو. پیرۆزبایان لێ کرد و دەستخۆشی ئەو بیرۆکە جوانەیان لێ کرد. ئەمەک بە مامۆستاکەی وت من دەیکەم بەنەریت هەموو ساڵێک لە یادی لەدایک بوونم گوڵەباخێک لە باخچەی قوتابخانەکە دەڕوێن و بیرۆکەکەی ئەمەک هەموو هاوڕێ و مامۆستاکانی زۆر لایەن پەسەند بوو. بیرۆکەکەی ئەمە گەزانن چی بوو؟ باڵێ بڕیاریدا لە یادی لەدایک بوونی چی بکە؟ گوڵەباخێ بڕوێنێ. زۆر باشە. و هەموو هاوڕێکانی ئەمەک بڕیاریاندا لە ڕۆژی لەدایک بوونیان درەختێک بە دڵی خۆیان لە باخچەی قوتابخانە بڕوێنن. دوای چەند ساڵێک قوتابخانەکەی ئەمەک ئەمەندەی گوڵەباخی سوور و درەختی جوان لێبوو نازناوی قوتابخانەی گوڵیان لێنا. هەموو قوتابیان زۆر دڵخۆش بوون بەو ناوە تازەی قوتابخانەکەیان و بڕیاریاندا بەردەوام بن لەسەر ژینگە پارێزی. ئەم بیرۆکەیە سەرجام قوتابخانەکانی گرتەوە و هەموو قوتابیەک لە یادی لەدایک بوونیان گوڵێکیان دەڕوان. هەتاوای لێ هات ئەو شارەی ماڵی ئەمەکی لێبوو ناونرا شاری گوڵەکان. خەڵکی ئەو شارە زۆر دڵخۆش بوون بە ناوە تازەکەی شارەکەیان چونکە شارەکەیان خۆش و دڵگیر و پڕ بوو لە گوڵ و پەپولە. و منداڵانی شار هەموو سەرقاڵی یاریکردن بوون لەگەڵ پەپولە ڕەنگا و ڕەنگەکان. کەواتە دەبێ هەموومان ژینگەکەی خۆمان خۆش بوێ و پارێزگاری لێ بکەین. تا ئێستا ئێوە گوڵێکتان لە شوێنێک ڕواندووە؟ لەکوێ؟ لە باخەکەی لای خانووەکەمان. باشە ئەی گوڵێ ئەکەنەوە؟ کێ گوڵێ کاتەوە؟ وڵای من بەس ئاوا بۆنیەکەم. ئافرم کەوا ئەدەی بۆم باسکە کە حەزت لە گوڵێک بێت بۆنەکەیت پێ خۆش بێ لێ یەکەیتوانە یان بەس بۆنیەکەی؟ بۆنیەکەی. باشە مناڵە جوانەکان چیرۆکی ئەم شەوی من باسی ژینگەیە کرد و باسی ئەوەیە کرد کە پێویستە گوڵ بڕوێنین و درەخت بڕوێنین چون چەند سوودێکی هەیە. هەم ژینگەکەمان جوان و ڕەنگا و ڕەنگ ئەبێ و هەم ژینگەکەمان تەندروستتر ئەبێت بۆمان و هەوای پاک هەڵەمژین. بەهیوام هەمووتان وەکو ئەمەک بن گوڵ بڕوێنن و قوتابخانەکەی خۆتان خۆش بێت و لە یادی لەدایک بوونتانە شتێک بکەن کە سەرنجڕاکێش بێ وەکو ئەمەک کە چی کرد؟ گوڵی ڕواند و باوکیشی بیری کردەوە بۆ ڕۆژی لەدایک بوونی گوڵێکی بۆ هێنا. چیرۆکی ئەم شەوم کۆتایی پێهاو بیرتان نەچێ ئەبێ ددانەکانتان جوان جوان بشۆ. نەزانم ئێوە هەمووتان دانەکانتان جوان جوانە شۆن ئێوەش بیرتان نەچێ سبەی شەوە گەڕێمەوە بۆلاتان تاوەکو سبەی شەو بەنیازی دیدار.